وتاری دووەمم تەرخانەکەم بە بابەتێک ئەویش ئەو بابەتەیە کەوا لە هەفتەی ڕابردوو وتم پێویستم بە وتاردان نییە. من لە دوای ئەم وتارش پێویستم بە وتاردانی تر نییە ئیتر. ناتوانم نە خۆم بخەڵەتێنم نە ئێوە بخەڵەتێنم. شەرم ئەکەم لە خوای پەروەردگار کە بە خۆم ئەڵێم مامۆستای ئاینی. ئەو هەموو مامۆستایە لە کاتی ڕیفراندۆمەکەیان مزگەوتەکانیان کردە شوێنی جەژن. چکلێتیان بەخشانەوە ئەڵڵاهو ئەکبەریان کرد، قوربانیان کرد لە بەردەم دەنگدانی ڕیفراندۆمە. هەمووتان لە بیرتان چووە براکانم. بۆیە بەڕێزەکانم ئێستاکە کاتی ئەوەی ئێوە خۆتان یەک بگرن، ئیتر دوایی ئەمانە مەکەون ئێمە دابەشەکەن وەک مەڕوو بزن. کۆمەڵێ دۆست و خەڵکی خۆشەویست لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە نامە بە تەلەفۆن مامۆسات و دەرکراوی لە خوتبە نەخێر دەرنەکراوم لە خوتبە. دەرنەکراوم لە خوتبە یەکەم. دووەم کە وتم پێویستم بە وتاردان نییە، ئیسلام دین و منهج و عەقیدەیەکی متەکامیلە بریتی نییە لە بڵندگۆکان، بریتی نییە لەم شوێنەکە من قسە بۆ ئێواکەم. دەیان مامۆستای بەڕێز لێرە وتاریدا و ڕۆیشت. زۆرێکیان لە قیامەتن، زۆرێکیان لە دنیا ئەسوڕێنەوە، زۆرێکیان ئیشی خوتبەدان هەر ناکەن کە سابەتەکەن. کەواتە برایانی بەڕێزم ئیسلام مەربوط نییە بە مینبەرەکانەوە. ئەو قسەشی کردم لەبەر یەک هۆکار، ئەگەر وتنی حەق ماتڵ و عاتڵم بکا لەبەر پاراستنی ئەو پێگەیە کە مینبەرە نامەوێت. نایڵێم وەکو زۆر مامۆستای ئاینی ترشت هاتە دەمیانە لە حەقەکانە خۆی هەنێ قسەهەیە هەڵێ بزرقێنی ئیسە حەق وەک ئەوە هاڵێ بیکوڵێنە ئینجا بیڵێ. ئەو حەقەی ئەم زەمانە وای لێ هاتووە. ئەگەر نەت کوڵان ئەبێتە باتڵ، ئەگەر کوڕان و عاقڵ بووی 100 دانە ساڵ خۆشم بمرم کوڕەکەمە بێتە خەتیب. چەنەها کەسەر هاوای کردووە. ئەگەر حەقوتن ئێستش ئەیڵێم و 100 ساڵی تریش ئەیڵێم. ئەگەر هات و حەقوتن ماتڵ و عاتڵمی کرد لەوەی کە حەق بڵێم بۆ ملەتەکەم، لەوەی دەست خەمە سەرزامی ملەتەکەم، ئیمامەتی و خەتابەتم ناوێ. بەهەشت پەیوەست نییە بە مەلایەتی و خەتابەتەوە. بەهەشت پەیوەست نییە بەوەی کە من هەفتەیەک نیو سەعاتم هەبێ بتوانم هەموو شتێک بڵێم. دیندارەکەی من بریتە لە 24 سەعات لە ڕۆژێکە، 30 ڕۆژ لە مانگێکە، 360 ڕۆژ لە ساڵێکە. سەرقەبرانە، ناو مەجلیسی خزمە، دەستگردنی ئافرەتێکە دادە ئەوە مەکە خراپە، کاکە توامەڵێ خراپە، ئەوە جنێوە خراپە، ئەوە کوفرە خراپە، ئەوە شیرکە بە کەڵک نایە، ئەوە زیادە ڕۆیە لە ئیسلامە. مامۆستای ئاینی ئەبێ بەردەوام لە حرەکەکردنا بێ. خۆ چێ لە ئێوە توانێ 25 دقە لە منەوە فێردین بێت؟ غیر ئەبێ دانشی لە بەردەم ئەو دینە مامۆستا فێرت بکە، نەوەکو نیو سەعات بێ. ئەمەشم لەبەر یەک هۆکار وت، لەبەر ئەوەی ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. خوای پەروەردگار بە بەنی ئیسرائیلی فەرموو دوای ئەوەی کە کردیانە گەورەی خەڵک، دوای ئەوەی کە بەرزیانی کردەوە لە ناو خەڵکا لە ناو عالەمین، فضلناكم على العالمين. خوای پەروەردگارە فەرمێ ئەتەأمرون الناس بالبر، ئێوە خۆتان ئەمر بە خەڵکیەکەن بە چاکە، وتنسون أنفسكم، نفسی خۆتانتان لەبیر کرد. ئەفەلا تعقلون، ئەرێ بۆ عاقڵ نابن، بۆ عاقڵ نابن. کەواتە ئەگەر من مامۆستای ئاینی بمەوە، هەر مامۆستایەکی تر نەیتوانی بەلای حەقا بڕوا، نەیتوانی دەستخاتە سەرزامی ملەتەکەی، نەیتوانی لە بەرەی فەقیر و هەژار و داماوان نابێ، ئەفەلا تعقلون ئەیگرێتەوە. بۆیە ئەفەلا تعقلون کەلیمەیەکی زۆر گەورەیە. چاوەڕێی پاداشیش بەس لە خوای پەروەردگار بکەن مسلمانانی بەڕێز. ئێوە و من هیچ فەرقێکمان نییە بۆ قیامەت، بەڵکو ئەوەل من تسعر بهم النار، یەکەم کەسێک کە ئەخرێتە دۆزەخەوە مامۆستایانی ئاینیە. چونکە مامۆستایانی ئاینی خەڵکی ئەتوانن باتڵت لێ بکەنە حەق، حەقت لێ بکەنە نەحەق، ڕاستت لێ بکەنە درۆ، درۆت لێ بکەنە ڕاست. و خۆشتان لە بیرتانە لە شەڕی ناوخۆی براکوژی کوردستانە کە هەزاران مسلمانی داما و جەرگی هەزاران دایک سوتا بەناو لە لامە مامۆستایانی ئاینی فتوایان بۆ بەرەیەکی شەڕەکە ئەدا ئەیان و جیهادە کوشتنی بەرەکەی تر. هەر مامۆستای ئاینیش بوو، هەرج بۆ عەمامەشی لەبەر بوو، هەر پارەشی لە وەزارەتی ئەوقاف ئەخوارد، وە پلە و پۆستیشی هەبوو. ئەو کەسە ئەمێنێتەوە بۆ دنیا و بۆ قیامەتی. گرنگ نییە تۆ کێی، گرنگ ئەوەیە لە دوای خۆ چی بەجێ ئێڵی، گرنگ ئەوەیە خوا لێت قبول بکە، گرنگ ئەوەیە کە خوای پەروەردگار کاتێک گەڕایتەوە بتوانی بڵێ ئەڵڵاهو ڕەبی.